بلی تماشا نجاب و پیتر آخفتن کرین سر مترسیان گواردنا کشهوا او روشا عراقی به تایبت کوته گوتن دوام ولات سر عاصی جهانی کوزورترین کاریگری و باندوریان گواردن کشهوا لسر وی ولاتیه برز دکتور محمد علی فیاض شارزای کشهوای و مامستایزانگی لدوکت گلمه دکتور دماتا باش به ادیدو کنفرانس نفدولتی هوشک سالیه و باندوریانه لسر تایبتی گواردنا دموگرافی لعراق هاته پیشکش کرن از بارم تا متابعه کریم يعني مترسية كجدي لسر العراق حتى قهرتين ديموغرافي چه ببن كجبربونا مليوني العراق رو بده دوام پیشاتان شاد بینی گل زور سپاس کاک هکار راستی جه دستخوشی وقتی ام وی جور سمپوزیومات بینن چونکه اوه وقت بیشن هنگاوا ایکیا او پنگاوا ایکیا برور دیتنا چهار سریه که حتی راده که کو ام خورتال کنش وی آرشا مازنه همی عالم بخواه گرتی و ام جی بشکش وی عالمینا براستی هشکا سالی اگرت هین اگرت هشکا سالی گلکن اگر ام بزانن عراق سالانه 8 مليار متر سجاش آواوی بشوی هلم تشتت اسمانی دا وجدت تیتش دستدان هگرم بری خوب دنه اگر که دیه هشکا سالی اوه کو ریبار دجله و فرات اوید آف بومتن الساله 1908 ریجا او آف بومت هات تقریبا 75 مليار متر سجابونش هر دو ریبارا نوکای گهشتی آسته که کمتر اش 50 مليار متر سجا و هندک زانات بیجن گهشتی 40 مليار متر سجا اذن اوه جمارد مطرسی دارن کو کارتی کرنل وش کسالیل دفمه بکن خالکا دیا گرنگ نبس الدفمة أمي بحث عراقي كانوا أمجي وكي باشكش في عراقي تشنكي وكي بيجن شارع نفيسي ما بيك فقريدايا العراقي الباشوري عراقي دریاچه رزازه نوت صدیه حشق بوی دریاچه سوال السماوه مازنترین دریاچه نت عراق همی حشق بوی آف نمایه اذن الویره وقتی انوان دیار داد بینن پیدویه عمل دیف چاره سریه که بچن دا جینگه ها ما باشتر لی بید اگرم بری خوب دن العالم آف گلک قیمت خوی های دفما اموی گرنگی نادن آوه بس جه دست خوشیه اف جور سمپوزیوم و کنفرانسا ولید کن کهشیاری کل دف عالمی پیدا بید و انشالله ام حس کن اوه هنگاوا ایکی بید و که خالا دست بی که کو ام چاره سریه ببینین حتی راده کن باشتر لیب کن اگر ام نشنجی بلا باشتر لیب کن الهند دولت افریقی جن انکج کیلومتر چن حتا بس آوا و خارنه بوجیانا خوار روزانه بینن اینا پیدوی ام هشیاریه که بدن خلقی خو کو مزاختنا آوه کمتر بید کو وعيك هبت هشياريك هبت سبارت بكار ايننا آوه اوش لای نفخویوه لایش دروه او دولت الدور بري ما گومان تيدنينا ام همي قاوة بحث فيك شد كان وكي ما اماجا بيكري نوكا آفا دجلو فرات حتى تشرات ديل دف مكين بويا عيني حالتي تقال ايران يجي نفسي حالتي ايران نوكا هجر تبري خوب ديه آفا الريباري سيروان اول التيتا باريزگاه ديالا شاروچكا خانقين ريروي وآفي قهارتي وحشكا يعني ولكن يكو او رجا آفي تتقلك الاستاكي كم دبت ونقهة عراق اذا نفهمي هو كارن كشكا صالي الدفنا پیدا بي اتقلوه چندجي هگرم برای خوب دنه ايكي دش اگر پیزبونا جینگه وکی گلک جارا ما ماجا پیکری پلانه که درست نینه با اینانا السیاره بکر اینانا السیاره افریجا مازن کارتی کرنیت کد ولید کد او گازت گرم کر وکی گاز میثان و دو اکسیدی کاربون ولید کن که گرماتی زیاده تر بیت و فی حالت بیت اگر گلوبال بله دکتور البته وکی تا گوتی اگر ترکیه آوه هند رجا آوه وکو پیدی بو عراق برنده لإيران روي وأراسطيا ريبارن آفي دو جوهرة وهذا يعني بيك جاركي في ولاتيجي في آفي ببهردك بهرحال كده بحث جارك كده بحث روشة عراق يمكن توزاني قال سادم هنا حتى نهات بحث كرنكو رجاج دايبوني لعراق داسته كي قالكي مترسيدار بلندايا دا خازا بصدان مليار دولارات تكرن كو بري كو بيغمان سنولك بفي روشة بيتا دانين اگرنا حتى زانات بيجي مترسيه كجديد سر وجود عراقي سر هبونا عراق سر في عردي هيا جبر كتب بينو هيك تجي قلتي عراق برف شولستانية تشيد
براستی هەگەرم بەرێ خوب دەنێ ئەف هۆکارێت مە بەحسکردی نوکە هەمی وەلێت کەن کو عێراق بەر بیابانبوونێ بەچێت طبعا بیابانبوون ڕێژە عەردێ عێراقی نوکە 40% یا بیابانبوویە یعنی مەبەستە ئەمە چی حالە تەسەحوڕی لێ دروست بووە وەختی ئەمت بێژن بیابانبوون وەکی وشە تشتێکی عادیە بەس هەگەر تو بەرێ خوب دیێ کاریگەریەت خراپە سەر ژیانە عالەمت گەهن ئاستێکی بمعنە گرێدای چییە؟ گرێدای تشتێکیت بێژنێ فود سکیوریتی هەگەر ئاو نەبێت ئەگەر ئەمنە ئەسایشە ئاوێ نەبێت تا ئەسایشە خۆراک نابێت ئەگەر تا ئەسایشە خۆراک نەبێت بمعنە ژیان شێوەیەکی درست برێڤە ناچێت ئەڤەت بێتە ئەگەری هەندێک و عالەمەکەش جێت خوب هێلێت و چۆلکەت از نمونەکی بینم بۆتە نەبەسل عێراقی 150,000 عالم ئەف ساڵە ئەم بێژن جێت خۆی چۆلکردنیش ئەگەری هشکە ساڵیە و نەبوون و کێمبوونە ئاوێ ساڵە 2020 دەفمە نمونەکی پچیک بینن دهۆکە 132 گوند هاتنە چۆلکردن اش کێمبوونە ئاوێ نەبوود کوچاندنە خوب بکەن ئەڤە ئەگەرێت وان یعنی زۆر مەترسیدارن خالەکە دی ئەو ئاڤال دەفمە پێدڤە ئەم هشیاریەکە بدەنە خەلکەکی هەر ڕێکەکێ کومەزاختنە ئاوێ شێوەکی دروست بێت هەموو دنیاە ئەو ڕێژە ئاوەیە هەر تاکەکی بکارتینی ڕێژەکە محەدەدەن بۆ هەر دەوڵەتێکی ڕێژەکە دیارکردی بۆ زانین بریتانیا ڕێژە هەر تاکەکی بۆ ئەو ئاوا بۆ خود مەزێخێت چێ نابێتش 200 لتر زێدەتر بێت ڕۆژێدا السويد 150 حكمتا بريطاني چگوت گوتی پێدویم بگهنوی ئاستێ عالمی 150 لتر زێدەتر ئەمە هەمە زێخن بۆ هەر تاکەکی چینکی ئەڤە سامانەکی سروشتیە پێدوی ئەم بپارێزن نوکەل دەفمە هەگەرم بەرە خوب دەنێ تاکە کەس احتیمالە 400 و 500 و 600 لترت ئاوێ هەندە جاراژی سەرفت کەت ئەڤە هەمی خالت مەترسیدارن کو ئەم بگەهنە ڤی ئاستێ ئەم نوکەلێ و ئەفش دکتۆر ئەگەرم بەس هەرێما کوردستانی بکەین گۆر پسپۆران مەترسیا کۆچبەربوونێکە جەماعی بۆ هەرێما کوردستانی لێ دەبەرێن دنیای عێراقی تێ کەواتە ئاڵین پەیوەندیدارن هەرێما کوردستانی چ بکەین گەل و سیاسەتە هەرێما کوردستانی بڕوبڕبوونا vê diyar dێت و چاوات بینی ڕاستی هەگەر ئەو کۆچبوون بەر کوردستانی چێ بێت ئەگەرێت خراپ هەبن دێکارتیکردنێت خراپ هەبن چونکی الڤێ حالێ ئەو ئارێشال دەفمە دێمەزنتر لێت شینە ئەمل چارەسەری بگەرن پێدڤە ئەم ڕێژەکە ئاوێ زێدەتر بۆ هەندێک و هاوڵاتیادا بینکەن دەبنە سەربەر سەروی وان وڵاتیت مەهین کۆ مەدوێت ئەم چارەسەریە بۆ وان بینە بمعنە ئەلڤێ حالێ کێشە مەزنتر لێتێت چینکی زێدەبوونە ئەژمارە دانیشتوان هەر جهەکی دەبێت ئەگەرێ گرانکردنا بارێ چارەسەریە کێشە ئاوێ بۆ عالەمەکی طبعا ژینگە و ئاو پێک ڤەگرێدایە ژینگە پاقش و خاوینژی کارتیکردنێت کە چونکی ئەگەرێ کێمبوونە ئاوێ چییە هشکە ساڵی هشکە ساڵ چاوە درستت بێتش ئەگەرێ پیسبوونە ژینگایە ئیدەن پێدڤە ئەم هەندێک هەنگاوێت جدی بۆ چارەسەریە ببینن وەکی پاراستنە ژینگا خوشپیساتێ وەکی خاڵە دوێژی گرێداییە دەوڵەتێ دەوروبەر پێدڤە هەندێک فشار هەبن سەر دەوڵەتێ دەوروبەر هەندێک ڕێکار هەبن ڕاستە ئەم وەک عێراق احتیمال نوکە ئەمل وەضعەکی دەن ئەم نەشنوان فشارە بێخن بەس ڕێکارێت هەین یعنی ئەو ڕێکار سەبارەت ئیران ئان تورکیا هەردوو دەوڵەت جێ دەرێت ئاڤینە پێدڤە ڕێکارێت دروست بدەنە بەردە ئەم vê کەشێ چارەسەرکە سپاس دکتۆر هەنی بەلعکس ئەو وڵات پێتر فشاران لەسەر عێراقی چێ دکەن تایبەتیژی ئیران توزانی باندوریە لەسەر عێراقی چیە عێراقی تو هێزێک دەستیدانی نەفاکتەرێک و فشارێ دروست کرد هەشێک بووە گوتوت بێژیم دکتۆر محەممەد علی فەیاض شارەزایەکی شاوە و مامۆستای زانیگە لە دۆکێ گەلێک سپاس دکتۆر